لە جیهان کە گەورە بن یاخود با بڵێن دەوڵەتی فراژوبوو یان با بڵێن دەوڵەتی کە بتوانێت لە مەرحەلەی پەرەسەندن و پێشکەوتن ئەبڕن لە بۆ دەوڵەتی بەهێز یان دەبنە دەوڵەتی زەلێز لە هەر ناوچەیەکدا ویستی فراوانخوازی لەلایەن سەرهەڵەدارتن و ئەوە نییە لەو کۆمەڵێک لە توێژەرەکانی ما یاخود با بڵێن لە توێژەرە بیانیەکانیان لە توێژەرە کوردستانیەکان ئەوانە بابەتەوە کە دین ئەو چەکەی بەکارینایە لە بۆ کوشتنی هاوڵاتی کوردیان لە بۆ خەڵکی کورد یاخود با بڵێن بە کورتی لە بۆ برایەکانی خۆی نەخێر ئەوە هەموو هێزانەی دنیاە کە چەک بەکاردێنن هەر لە تاقیکردنەوە بگرە کە لە ناو سروشت ژینگەی ناوچەکانی خۆیان بەکاردێنن لە بۆ نیشاندانی هێزە لە بۆ ئەوەی کە زۆرترین فراوانخوازی ئەنجام بدەن و زۆرترین ناوچە دەست بەسەدا بگرن واتەوەی کە بڵێن هەموو شەڕانی کە لە دنیا ڕۆدا هەمووی لە بینی برایەکانە ینی ئەوە هیچ گەلانی دنیا هەمووی براو کە سوکاری یەکترینە و ئەو شەڕانی هەتاوکو ئێستا کە بەردەوامە کە هەیە هەموو شەڕی ئەو برایانەیە کە لەسەر خاچی لەسەر یەک خاکدا بەشەردن یاخود لەسەر یەک ناوچە بەشەردن یان لەسەر یەک وڵاتدا بەشەردن ئەوە میر محەممەد چەکی هەبووە یعنی ئەو چەکی کە هەبووە ویستیتی بەکاربێنیتن و لە بۆ قایمکردنی دەسەڵات خۆی لە بۆ فراوانخوازەکانی خۆی و ئەو تەماشای ئەوەی کردێ لەو ڕەهەندەیەوە کە هەموو مێرنشینەکانی دیکە بە بابان و بە ئامێری بۆوانەوە هەمویان بە هاکاریەوە بە بۆتان و هەمویان لە ململانی ناوە خۆدا ئەقڵم ئەو ویستیتی هەموو ئەو مێرنشینانە هەموو یەک بخاتن و هەمی بخاتە ژێر دەسەڵاتی خۆی ئەوە لە بێژوودا ئەوە هەیە عوسمانیەکان هەموو مێرنشینەکانی ناوەڕاستی ئەناتۆڵ پێشتریان پێشەوەی بینە کوردستان مێرنشینەکانی ئاسیای بچووک و تا بەڵقان ئەوانیان هەمویان حەل کردن یاخود بە کڕینەوە یاخود بە بەهێز یاخود بە تەسلیم بوون هەموو ئەوانیان کردنە بەشێک لە دواتر کە پێدەکوترە دەوڵەتی عوسمانی و ئیمپراتۆریەتی عوسمانی ئەنێ ئەو نمونانە لە مێژوودا زۆرە کە کەسێک هەڵبستیتن هەموو ناوچەیەک یان با بڵێن هەموو ناوچەکان هەموو دەوڵەتەکە یان جوگرافیایکی زۆر گەورە بخاتە ژێر دەسەڵاتی خۆی و بکاتە بەشێک لە فەرمانڕەوایی خۆی ئەوە یعنی بەشێکە لە ئەزمموی مێژوو و بەشێکە لەو ڕووداوا مێژویانی کە بە ئەڵقا بەتوای یەکدادێتن تەواوکاتن لە ناوچە جیاوازەکانی جیهاندا واتە میر محەممەد هەموو فراوانخوازیانەی کە کردیان لە ئەنجامی خوێندنەوەی بارودۆخی کوردستان بوو کوردستانی عوسمانی کە نزیکەی 300,000 کیلۆمەتر چوارگۆشە بووە و بەشی زۆری لە بندستی هۆزەکان و لە بندستی ئەمارەتەکان بووە و بە شێوەی لە شێوەی خۆبەڕێوەبەری بووە و ئەو کەڵکەڵەی ئەوەی کەوتوتە مێشتی کەوا چۆن محەممەد عەلی پاشای ڕەواندوس محەممەد عەلی پاشای مسر چۆن فراوانخوازی ئەکاتن لە بۆ ئەسکی شەهر کە زۆر نزیکە لە ئیستەنبوڵ کەواتە میر محەممەد ئەوانی کە ئەنجامدا ئەو کارانی کە ئەنجامیدا بۆ قایمکردنی دەسەڵاتەکەی بوو و بۆ بەهێزکردنی دەسەڵاتەکەی بوو لە کوردستاندا و زۆر ئەوە باسی ئەوە کرێکەوە میر محەممەد بڵێن لەبوون لە چۆ ناوچەکانی موسڵ و بەغدا یعنی ئەو شەرعیەتی کە پێشتر هەیە بوو لە خستنی ناوچەکانی کوردستان ئەو شەرعیەتی یەکەمی بوو واتە ئەو دڵنیاوی بیتەوە کە لە ناو خۆی لە ناو مێرنشینەکەی و لەو ناوچەی کە فراوانخوازی لە بۆ ئەنجامەداتن لێرە فراوانخوازیەکەی ئەنجام بداتن و بەهێزی بکە و تۆقمەی بکە ئینجا بڕواتن لە بۆ موسڵ و بەغدا و ئیمکان هەیە ئەوە ڕوودابە ئەوە ڕووی دابایە و ئەگەر بەهاتبایە و نشکابایە بەهۆی ئەو هەڵمەتە سەربازیکەوە محەممەد ڕەشید پاشا دەستی پێکرد لە بەهار و هاوینی 1836دا لەوانەیە میر محەممەد سەرنجام گەیشتووە بە ناوەندی ویلایەتەکانی موسڵ و بەغدا چونکە لەو کتێبەی ئەوەی دکتۆر عیماد عەبدولسەلام العراق في الوثائق محەممەد عەلی پاشا لەوێ باسەکاتن کەوە تەوان 99 بەڵگەنامەی و هیچ باسی ناگەکە میر محەممەد پەیوەندی هەبیتن لەگەڵ بڵێن محەممەد عەلی پاشای مەسڕ
بەڵام باسی گروپێکی کۆکردنەوەی زانیاریەکە کە نێردراوە لە بۆ مەنتقەکانی تەرافەڕ و ناوچەکانی بەغدا میر محەممەد خەریکی یاخود باوەن سەرقاڵی فرانخوازیان لەناو دەوڵەتی عوسمانی تەناو بەڵگەنامەیە کە باسەکاتی باسی چارەنووسی میر محەممەد بکەین چکە میر محەممەد لە ئەنجامی ئەو فرانخوازیانە تووشی شکستە بیتن واتە تووشی هێرشە بیتن لەلایەن دەوڵەتی عوسمانیەوە بە سەرۆکاتی محەممەد ڕەشید پاشا و حافز پاشا و دواتر هەرێکە لە عەلی ڕزا پاشا والی بەغدا و هەروەها محەممەد ئەینجە بەیرەغدار والی مووسڵ ئەوانە هەمویان کۆکەبن لەسەرەوەی کە دەبی دەسەڵاتی میر محەممەد بچووک بکرێتەوە بێتەوە ڕەواندوز ینی ئەو هێزێکەوە میر محەممەد هەیبوو بۆی ئەو هێرشە بەرفراوانی کە لە چەند قۆڵێکی میرنشینەکەیەوە کرایە سەر ئەو وای کردکەوە میر محەممەد پاشا بێتەوە ڕەواندوز لە قەڵای ڕەواندوز دابنیشیتن چاوەڕێی ئەوەی بکە کە ئەو هێزە ئەگاتە چەند دەرێ ینی چکە هەڵمەتەکی گەورەی فراوان بوو لێرەدا هێزی عوسمانیەکان گەیشتنە دەشتی حەریر و هێزی بڵێن بەتایبەتی هێزی محەممەد ئەینجە بەرەغدار و هێزی والی بەغدا عەلی ڕزا پاشا ئەوانە گەیشتنە دەشتی حەریر لە ناوچەکانی بادینان و کە هێزی بڵێن محەممەد ڕەشید پاشا کە هەڵکشە گەیشتە مەنتقەی هەوجان و لەو ناوچەی کە با بڵێن لەوێ ئۆردووی عەسکەریەوە بڵێن سەربازگەی عوسمانی لەوێ چەسپا ئیتر لێرەدا هێزەکان بڵێن لێکتری نزیک بوونەوە لە ناو پایتەختی میرنشینی سۆران و لە سنووری پایتەختی میرنشینی سۆران نزیک بوونەوە کەوا بگەن بۆی کە پایتەختەکە داگیر بکەن بەڵام لێرە کەسایەتیەک بە دەرەکەویتن ئەو کەسایەتیە پێڵن پێ ڕیچارد ڕیچارد کۆنسۆڵ بووە لە دەوڵەتی بەریتانیا لە ساڵانی بڵێن 1930ەوە کە خزمەتی بەتایبەتی خزمەتی دیبلۆماتی دەست پێکاتن تاوەکو مردنی لە تونس لەو خزمەتی دیبلۆماتی لە دەوڵەتی بەریتانی بەردەوام بە بەتایبەتیش لە سنووری دەوڵەتی عوسمانیدا ڕیچارد نێردراوی تایبەتی لۆرد پۆنسۆبنی بووە کە ئەو کاتە باڵێزی بەریتانیا بووە لە ئیستانبول لۆرد پۆنسۆبنی لە کاتی ئەو هەڵمەتە سەربازیە عوسمانیەکان و هەتاوەکو دوا ڕۆژەکانی میر محەممەد پاشا لە ئیستانبول چاودێری تەواوی میرنشینی سۆران و چاودێری تەواوی چارەنووسی میر محەممەدی کردە و پێ ئەو بەڵگەنامانی کەوا بە ئینگلیزی هەیە کە ڕیچارد وەکو نامە ناردوێتی لە بۆ لۆرد پۆنسۆبنی و لە بۆ وەزارەتی دەرەوەی کاتەی بەریتانیا ئاماژە بە کۆمەڵێک بابەتی نوێ و زانیاری نوێیەکاتن لەسەر میر محەممەد پاشای ڕەواندوز میر محەممەد پاشای ڕەواندوز کاتێککە گەیشتەوە پایتەختەکەی لە ڕەواندوزدا لەوێدا ماراسۆنێکی دیبلۆماتی دەستی پێکە لە نێوان بەریتانیەکان و ئێرانیەکان و عوسمانیەکان ڕیچارد نێردراوی بەریتانی گەیشتە دەشتی حەریر و لەوێ نامەیەکی نار لە بۆ میر محەممەد پاشا داوای لێ کرد کە ببینیتن و لە خودی ئەو نامەی نووسی کە دەبیەت و بە نەس ئەوەی نووسە ئەڵە دەبیەت و ملکەت ببی لە بۆ دەوڵەتی عوسمانی ئەو کاتە بەریتانیەکان لەگەڵەوەی دانەبوون بە هیچ شێوێ کە دەوڵەتێکی ناناوەندی یان لامەرکەزی لە خۆرهەڵاتی ناوەڕاست دروست ببیتن ئەوان دەیانویست ئەو مۆدیلی مەرکەزی خۆیان لەناو دەوڵەتی عوسمانی نوێ بکەنەوە و پەرە پێ بدەن لە دوا ڕۆژێکە ئەو ناوچانە کە دەبن بە بەشێک لە خاچی بەریتانیا یان بەریتانیا داگیریانەکە یان دەبن بە کۆلۆنیای بەریتانی ئەوانە هەمان سیستەمی مەرکەزی چاران بیتن واتە ئامادەکاری کردبوو بەریتانیا لەوەی کە بێتە ئەو ناوچەی هەم خەڵکەکەەوە هەم بەڕێوەبردننی بە شێوەیەکی مەرکەزی ببیتن ئەفۆن اینجا لێرەدا ڕیچارد هات ئەو نامی کە ناردی لە بۆ میر محەممەد
و ئامادەکاریەوەی کردکەوە بچیتن میر محەممەد لە قەڵای ڕواندز ببینیت کە هات لە قەڵای ڕواندوس کە میر محەممەد دیدی لەوی شتێکی زۆر لە ناکاو ڕوویدا مفاجئ ڕوویدا چ بوو سەفیری ئێران ئامادەیە بوو و لەوێ ئەو نوێنەری ئێران داوای لە میر محەممەد پاشای کردبوو دەوڵەتی بەریتانیا کە چەند پارەی داوە بە دەوڵەتی عوسمانی یاخود دەوڵەتی عوسمانی چەند پارەی پێدا و خەرجی هەڵمەتەکەی چەندە دەوڵەتی ئێرانی قاجاری بۆی کاتە دوو ئەوەندە کە لەو شەڕە خۆی تەسلیم نەکەوت بۆ بەردەوام بیتن لە شەڕکردن دژی عوسمانیەکان و بە تایبەتی نفوزی بەریتانیەکان کە دانویست بە شێوەیەک لە پەنای دەوڵەتی عوسمانی لەو ناوچەی نفوزی خۆیان بسەپینن. ئەمە لەوێ ڕیچارد وورد لەو نێردراوی ئێرانی تووڕاکاتوە بە شێوەیەکی ناشایستە بەڵام وەکوی جێی جێڕانەوە نیە قسەکانی پێڵێتن و لە نامەکەشیدا هەمان ئەو قسانی نووسە کە دەڵ ئەو قسانەشم پێکۆت کە بۆ بە بیر نوێنەری ئێران دێنێتەوە کە ئەوان ڕێکەوتنیان هەیە لەگەڵ ئێرانیش و لەگەڵ عوسمانیەکانیش و دەوڵەتی ئێران بەشێکە لە جێی نفوزی بەریتانی و ناکرێت دەوڵەتی ئێران ئەو داوای لە میر محەممەد بکاتە کاتەکە نوێنەری ئێرانە ڕوە واتە مەیدانەکە خۆشە بیتن لە بۆی کە تاکە کەسەکە مینیتەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە ڕیچارد ووردە و هێزێک ئەمینیتەوە کە بەرامبەر میر محەممەد پاشا ڕاوەستایە ئەوش هێزی عوسمانیە کەواتە لێرە شانسی ڕیچارد وورد زیاترە بیتن لەوەی کەوە پێکاتنێک یاخ با بڵێن ئاشتاوایی ئەکساس بکاتن لە نێوان میر محەممەد پاشا و لە نێوان میر محەممەد پاشای ڕەواندز و محەممەد ڕەشید پاشا کە سەرکردایەتی ئەو هەڵمەتە سەربازیەیە کردکەوە بۆ سەر بنشینی سۆرە بۆیە لە ئەو چوون و هاتنی نێوان ڕیچارد وورد و لەگەڵ محەممەد ڕەشید پاشا و لەگەڵ میر محەممەد گەشتنا و قەناعەتێکەوە میر محەممەد پاشا بچیتن لە بۆ هەوتیان بەڵام چۆن بە چ زەمانەتێک بەو زەمانەتێک کە محەممەد ڕەشید پاشا کە سەرکردەی هەڵمەتە سەربازێکی عوسمانی بوو قورئانێک بینیتن لەسەر ئەو قورئانە دەست دابنێتن و سوین بخوا کە میر محەممەد دێتە ئێرە بە سەلامەتی ئەگەڕێتەوە بە سەلامەتی وەچیتە ئەستەمبۆڵ بە سەلامەتی و بە سەلامەتی ئەگەڕێتەوە لە بۆ ڕەواندوس و لەوێ کە سوین دەخوا مۆری خۆی لەسەر وەرەقەیەکەدا تو ناوی خۆی نووسی کە پێڵێن مۆرلی قورئان واتە مۆری قورئان کە ئەو کاتە دیارە باوە کە کەسێک سوین بخواتن لە بۆ کەسێک شترکە لەی دیار نەبی کە بچیتم بزانین بڕوا بکاتن چۆن ئەو کەسە سوێندی خوێندوتەوە یان با بڵێن ئەوەی کەمە پێ دەڵێن سوێند خواردن چۆن سوێندەکەی خواردێ و ئەوەڵگەی هەبیتن کە میر محەممەد ئەوا بینیتن ئەستا منتقەی ئەوجان وەلەوێ لەگەڵ محەممەد ڕەشید پاشا لەسەر بازەکەی ئاشتەوایی کە دروست دەبیتن و بڕیاری ئەوەدا ئەوە تەمان لە ئەیلولی 1836 بڕیاری ئەوەدا کە بچیتە ئەستەمبۆڵ بە دوایی کە ئامادەکاریە کاتن لە پاییزی با بڵێن هەر لە کاتە پاییز تەمان ئەیلول بڵێن هەر لە ناوەڕاستی ئەیلولی 1936ەوە میر محەممەد بەڕێکەوتن لە بۆ ئەستەمبۆڵ تەمان لەوێ بەریتانیەکان زۆر چاودێری میر محەممەد دەکەن هەتا وەکو نیسانی 1837 تا ئەو ڕۆژێکەوە لەیان دیارنامینی طبعا لەوێ میر محەممەد کە دەچیتە ئەستەمبۆڵ و پلەی بەرزەکرێتەوە لە بۆ فەریق و لەلایەن سوڵتانی عوسمانیەوە و فەرمانی پێکرێت کە گەڕایەوە یەکەم جار بچیتە بەغدا دواتر بچێتەوە ڕەواندوس لەبەرەوە میر محەممەد ئەوەی ڕەت کردەوە لێدا بڵێن ڕیچارد وورد بە تایبەتی سەفارەتی بەریتانی چاودێری وردی میر محەممەد دەکەن و نامەیەکی لە بۆ نێرن کە دەڵێن و هەتا ڕیچارد ووردیش نامەی لەلایەن سەفارەتی بەریتانیەوە بەدەست پێکاتن ئەڵێ دەبی بە زووترین کات خۆت بگەینە میر محەممەدی لە ئەستەمبۆڵ کەوا ڕووسەکان هاتوونەتە سەر حدودی بێرنشین